لە پارێزگا و شارەکانی هەرێمی کوردستان هەبوو و لە ئێستادا بەو پێی کە قەیرانەکە چارەسەر بووە، بەڵام بۆ وەرگرتنی زانیاری زیاتر تایبەت بە چارەسەرکردنی قەیرانی کەمی غاز هاوکار و پەیامنێرمان دیار جەمال لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. دیار سڵاوت لێبێ و نوێترین زانیاریەکان تایبەت بە چارەسەربوونی قەیرانی کەمی غاز چییە؟ سڵاوتان لێبێ. دیارە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە نزیکەی مانگێک پێش جەژنی قوربانەوە قەیرانی غاز لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان دەستی پێکرد و قەیرانەکە گەیشتە ئەو ئەندازەی کە هاوڵاتیان بوتڵێک غاز بە 20 بۆ 25 دینار بە ئاسانی دەستیان نەکەوێت. ئەمە شوای کرد کە ناڕزایی هاوڵاتیانی لێ بکەوێتەوە و بە بەردەوامی هاوڵاتیان لێرە و لەوێ ناڕزایی دەربڕن بەو پێی کە وەکو خۆیان ئاماژیان پێدەدا لە کاژمێر سی بەرەبەیانەوە تاوەکو هەشتی بەرەبەیان بە هەر حاڵ بێت کە بوتڵێک غازیان دەست دەکەوت. بەڵام لە ئێستادا وەکو ئەوەی کە باس دەکرێت وەکو ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە کە سەردانی غازفرۆشانمان کردووە کە قەیرانەکە تا ڕادەیەک چارەسەر بووە و لە ئێستادا لە لای غازفرۆشان بڵێن غاز بە ئاسانی دەست دەکەوێت و قەیرانەکە تا ڕادەیەک چارەسەر بووە. هەروەکو پێشووتر کە بەرپرسانی سنووری پارێزگای سلێمانی ئاماژیان پێدا کە لە ماوەی ئەم هەفتەدا وەکو هەفتەی بڵێن پێشدەژن قەیرانی غاز چارەسەر دەبێت. ئێمە ئێستا یەکێک لە غازفرۆشانی سنووری پارێزگای سلێمانیمان لەگەڵدایە ئەمانوێت زانیاری زیاتر لە ئەوە وەرگرین. ئەم کاتت باش ئەگەر بێتە ئێرە قەیرانی غاز لە ئێستادا چۆنە و قەیرانەکە چارەسەر بۆ وەکو غازفرۆشێک غاز لە لای تۆ دەسەکەوێ؟ بەجای غاز زۆرە و چاکە زۆرە. لە ئێستادا کە غاز زۆرە ئێوە بوتڵێک غاز وەکو پێشتر بە 20 بۆ 25 دینار ئەفرۆشا لە بازارەکان. ئێستاکە نرخەکەی چەنەوە لە ڕۆژەکە ئێوە چەند بوتڵ غاز؟ واللهی بە گوێرەی دوکانەکانە تر بە گوێرەی مشتری هەیە زیاتر ئەفرۆشە هەیە کەمتر ئەفرۆشیەوە. وەکو تۆ غاز بە چەند ئەفرۆشی؟ 7.5 هەر بە 7.5 لەم گوزارە هەمی بە 7.5 زیاتر نییە. بەڵێ خواست لەسەر کڕینی بڵێن غاز چۆنە ئێستا؟ ئێستا غاز زۆرە ئاسایی هەموو کەس دەتوانێت بێ غاز وەرگێ و زۆرە. ئەو غازی کە ئێوە بۆتان دێ لە کێوە بۆتان دێ؟ لە کەرکووک و کۆر و مۆرەوێت بە زۆری. ئێمە لێرە تێکەین لە معمەلێرە معمەلەکان زۆرن لێرە تقریباً 20 معمەل زیاوە بن. ئەچی لە معمەلەکان بەیانیان تێکەین و ئێرین بۆ ئێرە. وەکو بەرپرسانی سنووری پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوودا ئاماژیان بۆدا کە قەیرانەکە چارەسەر بووە. ئێوەکو غازفرۆشان کە ئەو غازی کە دەستان دەکەوێت بە ئاسانی دەستان دەکەوێت چۆن دەستان دەکەوێت؟ واللهی لەمە پێش تۆزێک کەم بووەوە دووسێ هەفتەیەک لەمە پێش خەڵکە گەڕا بە دوایە هاتن یعنی بەیانیان زووە هاتن لێرە سەریان نەگر خەڵک تۆزێک ناڕەحەت بوو بەس لەخوا بەزایە زۆرە و کێشەی غاز لەماوە زۆرە. وەکو ئەم غازفرۆشە ئاماژەی بەوەدا کە لە ئێستادا قەیرانەکە چارەسەر بوو. ئەگەر هاوکارم نەبەست هاوکارمان بێت لە گواستنەوەی بڵین لەوەی کە لە ئێستادا غازفرۆشان غاز ئەفرۆشن لەسەر جادەکان و هاوڵاتیانیش بەمبەستی کڕینی غاز دێنە ئێرە و غازیان لێرە دەست دەکەوێت بە ئاسانی و قەیرانەکە تا ڕادەیەکی باش چارەسەر بووە. بەڵێ دیار ئەگەر بتانی چەند هاوڵاتیەک بدوێنی یان ئەگەر دەرفەت هەبێت بۆ چوونی چەند هاوڵاتیەک وەربگریت؟ من ئەمەوێت ڕای چەند هاوڵاتیەک وەربگرم سەبارەت بە غاز لە ئێستادا ئەم کاتت باشە گەر بکرێبێتە ئێرە هەموو کاتێک غاز وەکووە بینین کە لە ماوەی ڕابردوودا قەیرانی غازە بوو لە سنووری پارێزگای سلێمانی و هاوڵاتیان ناڕەحەت کردبوو. ئێوە وەکو هاوڵاتیان بڵێن چۆن لە ئێستادا غازتان دەسەکەوێت؟ ئێستا زۆر بە ئاسانی غاز دەسەکەوێت. ماوەیە ئەزمەی غاز بوو غاز بە ناڕەحەتی دەسەکەوت بەڵام ئێستا غاز هەیە و زۆر بە ئاسانیش دەسەکەوێت. باشە تەنها لە لای ئێوە غاز دەسەکەوێت یاخود لە تەواوی شوێنەکان بە ئاسانی دەسەکەوێت؟ ئێستا ئاسایی بۆ تۆ لە هەموو شوێنەکان نەک هەر لە ئێمە لە کۆڵانەکانیش سارە ئەگەڕێ و بە ئاسانی دەسەکەوێتەوەنێ یعنی کە غاز زۆر بوو لە هەموو شوێنەکانە زۆرە بێت. تۆ ئەمڕۆ بە چەند نرخت بڵین ئەو غازی کە لە ئێستادا ئەفرۆشێ بە چەند دەستکەوت؟ بە 7.5 7,500 بەڵێ. خۆش بێ. منە گەڕێم بەلای تۆ دیارە وەکو هاوڵاتیانیش ئاماژیان پێدا کە لە ئێستادا غاز بە شێوەیەکی ئاسان دەسەکەوێت لە بازارەکان و هاوڵاتیانیش ئەو ترسی کە لە ناخیاندا بوو لە ماوەی ڕابردوودا کۆ بینین کە
قەیران لەسەر قەیرانی ئاو قەیرانەکانی بڵێن بنزین کە سەری هەڵدەدا و هاوڵاتیان ناڕەحەت دەکرد لە ئێستادا هاوڵاتیان دێنە ئێرە دێنە جێگاکانی تر بەمبەستی کڕینی غاز بەوەی کە نەوەکو جارێکی تر قەیرانی غاز سەر هەڵبداتەوە گرفتیان بۆ دروست بێ و لە ناو کوچۆ کۆڵانەکانیش بە 20 بۆ 25,000 دینار بە ئاسانی دەستیان نەکەوێت. بەڵێ دیار جەمال پامنێرمان لە سلێمانی لەگەڵ مابوو سپاس بۆ زانیاریەکانە.